ئێمە بەناوی نوێنەرانی خوێندکارانی ناڕازی پۆلی دوانزە لە سلێمانی ئەمڕۆ یەکشەمە فەرواری 12/11/2023 لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی مامۆستا دڵشاد کۆبووینەوە سەبارەت بە داواکارەکانمان لە کاتی کردنەوەی دەوامی خوێندن کۆ دەبینەوە سەبارەت بە خوێندنی ئەم ساڵ لە کۆبوونەوەکە داجە خودکرایە سەر بەرچەوەندی خوێندکاران دوو قەڵما خستووەتە ڕوو وەزارەتی پەروەردە یەکەم دەستکاری ساڵنامەی خوێندن دووەم کارکردنەوەی مەنهەجی خوێندن وتی لە کاتی کردنەوەی قوتابخانەکان ئیشەڵای هەر لە درێژەی قسەکردنەکەمان لەگەڵ مامۆستا دڵشاد سەرۆکی پەروەردەی گشتی ڕاگەیاندنێکی پێ ڕاگەیاندین کە هەتاوەکو دەوام دەست پێ نەکرێتەوە هەتاوەکو دەوام دەست نەکرێتەوە ئێمە ناتوانین شتێکتان بۆ بکەین پێویستە ئێمە وەکو دەنگی مامۆستایان لەگەڵ مامۆستایان بین و هاوکاریان بین تاوەکو دەستکەینەوە بە خوێندن و ئەمیش ئەم دوو خاڵمان بۆ جێبەجێکە وتی بە هیچ شێوەیەک هەتاوەکو مزاهرە بەردەوام بێ مافەکانتان داوا ناکرێت و هیچتان بۆ ناکرێت ئێمەش بەردەوامە بینە تاوەکو بزانین ئایا ئەم بەڵێنێکە پیانی ئەگاتە دەست ئەگەر نەدەگاتە دەست ئێمە من خۆم لەوێ پێم وتم دووبارەینەوە سەر شەقەم ئەویش بەڵێنی یاوتیەوە بچنەوە ناو خوێندن ئێمە دەستەکەینەوە بەدوام وەرد و خاڵەکەتان بۆ جێبەجێەکەین ئێستاش داواکانی لێرە بزانین واز لە خۆپشاندان بێنین دوو ڕۆژ مۆڵەتیان بینێ بچنەوە بەردەم خوێندن داواکانیشی لە مامۆستا بێنەوە خوێندن بۆ بزانین ئایا دوو خاڵەکەمان بۆ جێبەجێەکە یا خودنا لە دوای دوو ڕۆژەکە دیسانەوە دەست پێکەین و ئەمجار بە کۆتایی بانین چاوەڕێی ڕاگەیاندنەکانە بین بزانین مامۆستان چیمان بۆکەن مامۆستان هاوکارمان نەبن تاوەکو ئێمەش هاوکاریان بین و بچینەوە بۆ لایەن سەرچاو